مورایپۆکتین خاوەن خودی چەمچی ئیکۆلۆژیە. ئیکۆلۆژی کۆمەڵایەتی دەتوانین وەک تیۆرێکی فەلسەفی ئێمە چارەسەرە ژینگەیەکانی پێ بکەین. تێزەکانی مورایپۆکتین یەکێکن لە هەرە تێزە نوێترەکان لە هەرە تێزە زۆر باشەکان بۆ چارەسەرکردنی کێشە و پرسە ژینگەیەکان. لە ئیکۆلۆژی ئازادی دەتوانانی کێشە ژینگەیەکەش چارەسەر بکەین. پرسی ژینگە ئەگەڵ بڵێن لە سەدەی 20دا بوو بە یەکێک لە پرسە هەرە گرنگەکان. ئەمەش لەبەرچی لەبەرەوەی دوای قۆناغی پیشە سازیگەرایی لە ئەوروپا لە 1950کاندا بەدواوە تەکنەلۆژیا و بابەتێ پیشەسازیگەرایەکان زۆر بەرەوە پێشچوون کارگەکان و کۆمپانیاکان زۆر زیاتر بوون. ئیتر پرسی ژینگە بووە یەکێک لە پرسانەی کە لای بیرمەند و فەیلسوفان بووە جێی باس. مۆرایپۆکتینش لە سەدەی 20 یەکێک لە فەیلسوفە هەرە پێشەنگەکانی واری لێکۆڵینەوە و فەلسەفەی لە بواری ژینگەدا. جیاوازی مۆرایپۆکتین لەگەڵ فەیلسوفانی دیکە کە لە بواری ژینگەدا کاری کردووە ئەمەیە کە مۆرایپۆکتین خاوەن خودی چەمچی ئیکۆلۆژیە. ئیکۆلۆژی بە جیاوازتر لە هەموو ئەوان دیکە چونکە مۆرایپۆکتین چەمچی ئیکۆلۆژیە چارەسەرکردنی و کێشەکانی ژینگە پەیوەست دەکاتەوە بە چارەسەرکردنی کێشە کۆمەڵاتیەکان بە چارەسەرکردنی کێشەی مرۆڤ لەگەڵ مرۆڤ چۆنیەتی پەیوەندیەکانی مرۆڤ لەگەڵ سروشتا و لە نێو شارەکاندا ئەم پەیوەندیانە چۆن لە ڕێگەڕێشەوە چارەسەرکردن بە تێز و بە بیرۆکە و فکر و فەلسەفەیەکی تاو جیاواز. چونکە ئێمە دەزانین ئەگەر هەر کێشەیەک بە ڕێگەڕێشەوە چارەسەر نەکرێت نەچێتەوە نێو چوارچێوەی فەلسەفەدا ئەوە ناتوانرێت کێشەکان بۆ هەمیشە چارەسەر بکەن. مۆرایپۆکتینیش ئامانجی ئەوە بۆ کێشەکان لە بنەڕەتەوە چارەسەر بکاتەوە بگەڕێتەوە بۆ ئاساسی کێشەکان لە سەرەتاوە. مۆرایپۆکتین فەیلسوفێکی بەڕەگەز ڕووسیە بەڵام بەهۆی ئەو بارودۆخی کە لە رووسیا دێتە ئاراوە کۆز دەکەن بنەماڵەکەیان دەچن بۆ ئەمریکا لە ئەمریکا دەگیرسێنەوە. مۆرایپۆکتین بۆ خۆی لە ساڵی 1926 لە بڕۆنکس لە ئەمریکا لەدایک دەبێت لە ناو عائیلەیەکی یاخود بنەماڵەیەکی مارکسیستی لەدایک دەبێت. بۆیە هەر لە سەرەتای دەرکەوتن و هەر لە سەرەتای منداڵیەوە ئاشنا دەبێت بە سیستەمی مارکسیستی و مارکس و ئەوانەوە. بۆیە ئاشنایی دەبێت و کتێبەکانیان دەخوێنێتەوە و هەوڵ دەدات لەو ڕوانگەیەوە بیر و بۆچوونەکانی خۆی بخاتە ڕوو. بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە لینین دێتە سەر حکم و مەسەلەی بارودۆخی ڕووسیا و ئەوانە و دێتە بەربەست ئاڵ و گۆڕی بەسەر بیرۆکەکانی دادێ بۆیە بەجێ دەڵێت دەچێتە ناو ئەنارشیستەوە. بەر لەوەی کە مۆرایپۆکتین بچێتە ناو مەسەلەی مارکسیست و ئەوانەوە کە لەوێ زیادە بێتەوە دەچێتە لە کارگەیەک ئیش دەکات پێ دەگوڵی کارگەی مۆتۆر ئۆتۆمۆبیلسازی لەوێەوە بارودۆخی کرێکارە ئەو ژینگە قورسەی ئەمریکا لەوێ کاریگەری لەسەردادەنێ ئەوەش هۆکار دەبێت بۆ ئەوەی کە بیرۆکەکانی زیاتر بەلای چارەسەرکردنی ژینگە کۆمەڵایەتیەکە و دواتر ژینگە سروشتیەوە هەنگاو بنێت. بینە سەر هزرینەکانی مۆرایپۆکتین دەربارەی ژینگە ئەو ڕاستە و خۆ نایەتە سەر ژینگەی سروشتیەوە بەڵکو ئەو دێباس لە ژینگەی کۆمەڵایەتی دەکات دەبێتە هۆکارێک بۆ تێکچوونی ژینگەی سروشتی چونکە ئەو پێی وایە هەتاوەکو ژینگەی سروشتی ژینگەی کۆمەڵایەتی تێک نەچێ ئەو بارودۆخە ژینگەیە کۆمەڵایەتیانە چارەسەر نەکەین ناتوانین ئێمە بارودۆخی ژینگەی سروشتی چارەسەر بکەین. یەکێکی تر لە تێزەکانی کە یەکەم جا کە باسماکە کە ئیکۆلۆژی کۆمەڵایەتیە لە ڕووی ژینگەی کۆمەڵایەتیەوە دەتوانێت ژینگەی سروشتی چارەسەر بکە. دووەمیشیان ئیکۆلۆژی ئازادیە کە جەخت لە ئیکۆلۆژی کۆمەڵایەتی لێدا دەکرێتەوە کە بە کتێب نووسیوەتی و ئێستا لە بەردەستا هەیە و دەتوانن بەداخەوە کە بە زمانی کوردینیە بە زمانی عەرەبی لە بەردەستا هەیە دەتوانن سوودی لێ وەربگرن. تێزێکی تری مۆرایپۆکتین کە بریتیە لەو تێزێکە تێزی هەرە سیاسی و کردارەچیە کە پێی دەگوترێت شارەوانی ئازادی. شارەوانی ئازاد ئەو تێزەیە کە دەیەوێت ژینگەی کۆمەڵایەتیەکە و ژینگەی سروشتیەکە بە شێوەیەکی کردداری چارەسەری بکات. ئەوەش کە خۆی دەبینێتەوە لەو شوێنانێکە
ڕەخنەی تێدا دەگیرێت و دەڵێن ناتوانن وەکو ئۆتۆپیاک دەمێنێتەوە ئێمە نمونەی زیندومان بەردەستە کە بیرۆکەکانی بۆکچین لە شارەوانی ئازاد کە دەتوانن ببنە مایەی ئەوەی کە هەم ژینگەی کۆمەڵایەتی پێ چارەسەر بکرێت و دوادار سەر بکێشێ بۆ چارەسەرکردنی ژینگە سروشتیەکە. ئیکۆلۆژیای کۆمەڵایەتی یەک لە چەمکە هەرە سەرچەکانی نێ و فەلسەفە ژینگەیەکەی مۆرای پۆکسینە یەک لە چەمکارە سەرچیەکان و یەکەمینەکانی شەگەر بڵین بۆچی چکە لە ڕوانگەی مۆرای پۆکسینیا بڵین لە فەلسەفەی ئەودا بۆ چارەسەرکردنی کێشە و پرسە قەیرانە ژینگەیەکان دەبێت ئێمە بگەڕێنەوە بۆ سەرەتای کێشە کۆمەڵاتیەکان کێشە کۆمەڵاتیەکان چین خۆی لە چەندان جۆری کێشە کۆمەڵاتی وەک پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ یەکتریدا پەیوەندی خێزان بە کۆمەلگەکانەوە اینجا تا ئەمە پەیوەندی درێژە دەکێشێت بۆ دەستگا پەروەردەی و ئەکادیمیەکانەوە چکە ئەگەر ئێمە لە پەیوەندیە لە کێشە کۆمەڵاتیەکان و دەست پێ نەکەین ناتوانین بپەرژێنە سەر چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان لەبەرچی لەبەرەوەی هەموو ئەم تاکانە هەموو ئەم مرۆڤانەی کە لە نێو کۆمەلگەدا هەن پەیوەندیەکی کۆمەڵاتی بەرداوامیان بەیەکەوە هەیە ئەم پەیوەندیانە دەبنە هۆکار بۆ چارەسەرکردنی کێشەکانش ئێمە گەرسەی کە لە نێو سیستەمی سەرمایه‌داری کە زۆرە کۆمەلگەیەکی بەرهەمێناوە ئەم مرۆڤانە هیچ شتێک بەناوی پرسێک یان بڵین مامەڵەیەکی سروشتیان لەگەڵ ژینگەدا بوونی نەماوە لەبەر ئەوەی سیستەمی سەرمایه‌داریدا مرۆڤ ئازاد کراوە بە ڕەهایی هەموو ئامرازێک بەکاربێنێ بۆ گەشتن بە ئامانجەکانی خۆی ئەمە یەک لە هەرە چەم کە سەرچەکانی و پراگماتیزمی فەلسەفی ڕۆژئاوایە ینی ئامانج ئامراز ڕەوا دەکات بەڵام مۆرای پۆکچین دش بەوەیە لەبەر ئەوەی سیر دەکات هەموو ئەم کێشانە بنەماکەیان لە کێشە کۆمەڵاتیەکانەوەیە ئێمە کاتێک توانیمان کێشەکانی مرۆڤ لەگەڵ مرۆڤدا لە چوارچێوی خێزاندا لە نێو چوارچێوی کۆمەلگەدا چارەسەر بکەین ئەنجومەن و کۆمینەکان پەیوەندیەکی سروشتکردانیان بەیەکەوە هەوڵ لەگەڵ یەکتریدا هەبێت ئەو کات ئێمە دەتوانین زۆر باشتر و جوانتر مامەڵە لەگەڵ ژینگەدا بکەین چونکە لە ڕوانگەی مۆرای پۆکچین سروشت هیچ کێشەیەکی نییە ئەمە سروشت بۆ خۆی درێژە بە شێوە ژیانە سروشتەکەی خۆی دات و ژینگە هیچ کێشەیەکی نییە بەڵکو مرۆڤە کێشەی لەگەڵ خۆی کێشەی لەگەڵ ژینگە لەگەڵ سروشتدا هەیە ئەمەش دەرەنجامی ئەم سیستەمە کۆمەڵایەتی و پەروەردانەیە کە پێیوە پەروەردە دەبێت ئیکۆلۆژی کۆمەڵایەتی تیۆرە سەرەتیەکەی دەربارەی ئەوەیە کە سەرەتا لە کوێوە دەست پێ دەکات لەوەی کە هێرشەکانی مرۆڤ بۆ سەر مرۆڤ دەستی پێ کردووە ئەو هێرشانەی کە مرۆڤ بۆ سەر مرۆڤ یاخود ئەو زاڵبوونانەی مرۆڤ بۆ سەر مرۆڤ دەستی پێ کردووە بۆتە هۆکاری ئەوەی کە مرۆڤ دووبارە ئەو هێرشانە یاخود ئەو زاڵبوونانە بۆ سەر ژینگە پەرە پێ بدە پێویستە بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان کە کێشەیەکی جیهانین کە مرۆڤایەتی بەدەستیەوە دەناڵێنێت کە کێشەیەکە کە ئێمە لە فەلسەفەدا پێ دەڵێن لە هەر کوێدا کێشەیەک هەبوو ئاریشەیەک هەبوو دەبێت فەلسەفە ئامادەی تێدا هەبێت دەربارەیەوە بهێزرێ ئیکۆلۆژی کۆمەڵایەتی دەتوانین وەک تیۆرێکی فەلسەفی ئێمە چارەسەرە ژینگەیەکانی پێ بکەین چۆن لە سەرەتادا چینایەتی خۆ مارکس باس لە چینایەتی دەکات خۆ ئەو تیۆرەکەی مارکسە بەڵام ئەگەر بێن باس لە بۆکچین بکرێت بە تێگەیشتنی ئەو چینایەتیە زیاتر پەرەدەسێنێت چونکە ئەو باس لە چینایەتێکی زۆر سەروتر دەکات کە پێی دەگوترێ هەرەم دەبێت ئەو هەرەمانە ئێمە بین لە ناویان ببین و بە شێوەیەکی ئیکۆلۆژی کۆمەڵایەتی بین ڕێکی خەینەوە بۆ چۆن لە سەرەتا هەروە گوتم چونکە ئەو بۆکچین پێی وایە لە مەسەلەی چینایەتی مارکس و ئەوانە دووبارە دەبێتەوە خۆی دروستبوونی دەسەڵاتێکی کرێکاران کە ئەوە دش بە بیر و بۆچوونەکانی بۆچینە چونکە ناکرێت ئێمە دەسەڵاتێک بەرهەمبێن و دەسەڵاتێکی کە لە ناوبەرینەوە دووبارە ئەو دەسەڵاتە دەبێتەوە خۆی چەوساندنی تێزە کۆمەڵایەتێکا خود دەبێتە خۆی دووبارە دروستبوونەوەی چینایەتی بەسەریەکەوە بۆیە بۆکچین پێی وایە شێوازی هەرەمیمان هەیە دەسەڵات لەسەرەوە بۆ خوارەوە شۆڕ بۆتەوە ئەو شێوە دەسەڵاتە بریتە لە سەر و بەرەو خوارو لێرەوە ئەو هەرەمانە دەبنە هۆی ئەوەی کە ئێمە لە سەروترەوە خواروتر بچەوسێنێتەوە هەتا کۆتایی ئەوە بە شێوازە باز دەیکە بۆیە بۆکچین پێی وایە چارە سەرکردنەوەکە لەکوێوە دەست پێ دەکات بە دروستکردنی چەند بنەمایەکی ئیکۆلۆژی بە نمونە دروستکردنی کۆبوونەوەی گشتی مەبەستی چییە؟ مەبەستی ئەوەیە کە هەمومان
بە یەکەوە لە بڕیارداندا یەکسان بین و هەمومان مافی بڕیاردانمان هەبێت. بۆیە لێرە ئەگەر بینەوە سەر ئەو چەمکەیکە دیسان ئەو ناوی لێدەنێت دیموکراسی ڕاستەوخۆ. دیموکراسی ڕاستەوخۆ چی ئەگەر ئێمە بێن باسی بکەین؟ ئەی باشە ئەو ئەگەر لێم بپرسی ئەدی ئێمە باشە نیوەی وڵاتانی دنیا ئەگەر تەماشاکە مەسەلەی دیموکراسی یەکە بەڕێوەچن دەتوانین بڵێن لە تێڕوانینی ئەودا و بە تێگەیشتنی خۆمان بۆ بابەتەکە ئەو دەگەڕێتەوە سەر شێوازێک لە دیموکراسی کە لە یۆنانی کۆندا هەبووە بۆ ئەوەی لە کاپەی دەگوترێت دیموکراسی ڕاستەوخۆ یاخود ئەوان ناویان دەنات دیموکراسی بەشداریکار یاخود بەشداریدار یاخود دیموکراسی هەڵساس. دژی دیموکراسیەکە کە دیموکراسی مەسلەی پەرلەمانیە. بۆچی مەسلەی پەرلەمانی؟ ئەو پێی وایە لە مەسلەی پەرلەمانی ئەوانە هاوڵاتیەکان لە ماوەی 4 ساڵ یاخود 5 ساڵ جارێک دەنگ بە نوێنەرێک دەدەن. ئەو نوێنەرە لە جیاتی هەموو ئەوانەوە بڕیار دەدات. ئەوانەوە دەستنەوە باری متبوون ناتوانن دیسان بڕیار بدەنەوە. بۆیە ئەو باوەڕی بەوە هەیە کە هەروەک گوتم کۆبوونەوەی گشتی دواتر ئەو کۆبوونەوە گشتیە لە کوێوە سەرچاو دەکرێت لە دروستکردنی ئەنجومەنی بچووک بچووک لە خوارەوە. بە نمونە ئێمە ئەنجومەنی گەڕەکێکمان هەیە، دواتر دێتە سەر ئەنجومەنی گوند، دواتر ئەنجومەنی شار هەتاوەکو سەرەوە لە خوارەوە سیستەمەکە دروستە بێ بەرەو سەرەوە. کێشەکە لێرەوە چارەسەر دەبێت چونکە گەورەترین بڕیاری سەرەوە خۆی دەبێنێتەوە لە بڕیاری خوارەوە کە ئەنجومەنێکی گەڕەکێکە. ئەوە ئەگەر بێت و بەو شێوازە سیاسی یاخود بەو شێوازە هزرینە ئێمە بتوانین ئەو شێوازە کۆمەڵایەتی چارەسەر بکەین ئێمە ئیتر لە خەمی ژینگەدا نابین چونکە کێشە ژینگەیەکان ئەو کاتی بۆ خۆی چارەسەر دەبن چونکە ژینگە دەبێتە یەکێک لە کارە هەرە گرنگەکانی ئەو کۆمەڵگەیە. ئەوانە بەچی دروست دەبن؟ ئەوانە کە ناویان دەنێت لە کۆنفیدرالێکدا یەک دەکەنەوە. ئەو کۆنفیدرالانە هەمویان سەر بە یەکن و هیچیان بڕیار نادەن سەر بە خۆیانە بەڵکو هەمویان بەشدارن لە بڕیارداندا بۆ چارەسەرکردنی پرسە کۆمەڵایەتی و پرسە ژینگەیەکان. ئێمە دەزانین کە سیستەمی سەرمایه‌داری لەسەر چەند بنەمە و پایەک وەستاوە. بە نمونەیەک لە هەرە بەرهەمەکانی سیستەمی سەرمایه‌داری بریتە لە دەوڵەت نەتەوە. اینجا لە پیشەسازی ئەگەر دواتریش کە دەبێتە بە چەمکێکی زانستی پیشەسازی گەرایی، ئینجا زانست گەرایی، هەموو ئەمانە پەرەپێدەری نێو سیستەمی سەرمایه‌دارین. مورای پۆکچین پێی وایە لە نێو سیستەمێکی دەوڵەت نەتەوەیدا لە نێو سیستەمێکی دەوڵەتداریدا کە لە بچووکترینەوە تا سەرەوە هەموو شێوازێکی دەسەڵاتداری چینایەتی هیرارشیە بە هیچ جۆرێک ئێمە ناتوانین مامەڵەیەکی سروشتیان مامەڵەیەکی وەکو چۆن مرۆڤێکیش لە ڕوانگەی مورایپۆکچین ئەندامێکی نیو ئەم سروشتەی وەک هەر دارێک بارێک و یان هەر جۆرە شتێک کە لێ سروشدا هەیە ئەم کێشانە و ئەم مامەڵە سروشتیانە بکە. لە ڕوانگەی مورایپۆکچین ئەم سیستەمی سەرمایه‌داریەوە وا دەکات هەموو ئەم کێشانێک کە ئێستا ڕۆبەڕۆ ژینگە بووتەوە هۆکارەکەی ئەم سیستەمەیە لەبەرچی لەبەر ئەوەی سیستەمی سەرمایه‌داری تاکە شتێک کە دەیبینێ پاوانخوازیە دەسەڵاتدارێتیە چیایەک دەبینێت پێی وایە ئەم چیا لە خەیاڵکردی ئەودا لە ڕێگەی ئامێرەکانەوە شیای ئەوەیە هەڵکۆندرێ و بینایەکی چەند نهۆمی لێدا دروستکە بێ ئەوەی ڕەچاوی هیچ یەکێک لە ئەو کات کە لە هاداهاتوودا ئەم لە ناوبردنی چیا و دەشت و چۆن کار دەکاتە سەر گۆڕانی کەشوهەوە چۆن گەرمی دروست دەکات چۆن هەموو لە ناوبەری ئاوی زیاتری نێو ژینگەکەیە ئەمە هەموو ئەم کێشانی کە ڕوبەڕوو ژینگە بووێتەوە بە تایبەتیش لە 1950کانەوە لە تاش سەدەی بیستەم و لە ئێستای ژیانی ئێمەشدا هۆکارەکەی تەنیا سیستەمی سەرمایه‌داریە ئەمەش تەنیا چینێکی کەمی خاوەن سامان و سەرمایە لە پێناو قازانجی زیاتری خۆیان بەبێ ئەوەی هیچ حساب بۆ پاراستنی ژینگە بکرێت لە ڕوانگەی مورایپۆکچین شۆ بە هەمان شێوە ینی پاراستنی ژینگە شتێک نییە مرۆڤ بتوانێت بیکە تەنیا ئەوەندە بزانێت ڕۆلی خۆی لە نێو ژینگەدا چیە چۆن مامەڵە لەگەڵ کۆی ژینگە دەکات ئەو کات باشتر دەتوانێت پارێزگاری لەم ژینگەش بکات و هیچ کێشێکیشی لەگەڵ نەبێت. یەکێکی تر لە هزرینە زۆر بنەڕەتیەکانی مۆڕایبۆکچین ئیکۆلۆژی ئازادە. ئیکۆلۆژی ئازاد بریتیە لەو چەمکەی کە باس لە ئازادی خود دەکات لە ناو کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە ژینگەیەکان چۆن بتوانین مرۆڤ تێیدا ئازاد بێت. وا لە ئیکۆلۆژی ئازاد
دووبارە دەگەڕێنەوە سەر ئەوەی جەختکردنەوەیە لە ئیکۆلۆژی کۆمەڵایەتی بۆ ئەوەی هەنگاو بەرەو چارەسەریکردنی کێشە کۆمەڵایەتی و کێشە ژینگەییەکان هەڵبگرین. لە ئیکۆلۆژی ئازادیدا باس لە ئازادی دەکەین چونکە ئازادی هەتاوەکو ئازادی فەراهەم نەکەین ئازادی تاکەکان و ئازادی سروشتی چونکە مۆڵای بۆ بچین پێی وایە تاک یاخود خود یاخود مرۆڤ ئازادە ئازادیەکەشی پەیوەستە بە ئازادی سروشتیەوە ئازادی سروشتی و ئازادی مرۆڤەکانەوە لێک جیا ناکرێنەوە کەواتە ئەگەر ئێمە بەو بیرۆکەیەوە بڕوانین و لەو بیرۆکەیەوە سیر بکەین دەتوانین بڵێن ئەگەر مرۆڤ ئازادیە و ئەو هۆشیاریەی ئەوەمان هەبێت مرۆڤ ئازادە و سروشتیش هەر ئازادە هەردووک ئازادین لە ناو سروشتەدا ناتوانین ئێمە دەستدرێژی بکەینە سەر مافی سروشت و ئازادیەکانی سروشت پێشێل بکەین هەموو مەسەلەکەی ئەوەیە تێدا مرۆڤ ئازادە و سروشتیش ئازادە هەردووچیان لە نێو یەک ئازادیدان ناتوانین ئەو ئازادیە لە یەکتیار زیاد بکەینەوە بەو شێوازەی دەتوانین کە بە خودی مرۆڤ ئازادی و سروشت ئازادی یەکێک لە تیۆرەکان ئەوەیە تا ئەو شوێنە من ئازادم ئازادی تو پێشەل دەکەم ئەگەر سروشت بێنینە جێی تۆ وەک مرۆڤ مادە من نەتوانم ئازادی تۆ وەک مرۆڤ پێشەکەم ناتوانم ئازادی سروشتیش پێشێل بکەم کەواتە کێشەکە کێشە ژینگەیەکەش ئەلێرەوە چەرچاوی دەکرێت لە ئازادی لە ئیکۆلۆژی ئازادی دەتوانانی کێشە ژینگەیەکەش چارەسەر بکەیت. پیشە سازی لە خۆیدا وەکو چۆن شۆرشی کشتتوکاڵی کە سەرتا سەردا یەکێک لە هەرە دەستکەوتە گرنگەکانی مێژی مرۆڤایەتیە مێژی شارستانیەتی مرۆڤایەتیکە پیشە سازیش بە هەمان شێوە بەڵام ئەو پیشە سازیە کە وەرای پۆکچین ڕخنەی لێ دەگرێت ئەو پیشە سازیەیە کە دواتر دەبێت بە ئامرازێک بەدە سیستەمی سەرمادارێتەوە لە نێو چوارچەوەی دەوڵەت گەراییدا بە تەنیا بەم شێوازە کار دەکات لە قازانجی دەوڵەت و دەسەڵات و ساماندا بەڵام وەرای پۆکچین دژ بەم جۆرە پیشسازیە پێی وایە ئەم پیشسازیە نەک خزمەت بە مرۆڤایەتی ژینگە ناکات بەڵکو بووەتەوە کارێک بۆ ئەوەی ئێمە بە بەردامی ڕوبەڕووی زۆرترین کێشەی ژینگەی کێشەی مرۆیی کێشەی کۆمەڵایەتی هەتا کێشەی تاک و ئازادیشدا ببینەوە بۆیە لە مۆرای پۆکچین پێی وایە ئەم پیشەسازیە کە پێویستە لە نێو شار لە نێو کۆمەلگەدا بوونی هەبێت پیشەسازیەک بێت تەنیا لە چوارچێوەی پێداویستی پڕکردنەوەی مرۆیی دابێت ئەم پیشەسازیە بە هیچ جۆرێکیانی قازانجویست نەبێت پیشەسازیەک بێت بە خزمەتی ژینگە بێت تۆ هەر شتێک کە لە حەد لە ڕێژەی بڵێن لە ڕێژەی پێداویستی شارەکە کۆمەلگەکە شار کانتۆنەکە بە دەربێت نابێت زیاتر بەرەن بێنی بنەوەی کە پێوەستە بە پرسیینەوە بە پرسی غاز ئێستا کە بۆ پرسێکی جیهانی لە شارێکی بچووکدا بۆ نەگەربێنەوە سەر هەرێمی کوردستان وەکو کەرکووکدا ڕۆژانە بە سەدان هزار بەرمیل نەو دەردێنرێک کامە کاریگەرێکی زۆر خراپ دەکاتە سەر ژینگە چ لە زەویدا چ لە دەرەوەی زەویدا بۆی وەرای پۆکچین پێی وایە هەموو ئەمانە تەنیا پرسێکی دەسەڵاتخوازی پرسێکی قازانجویستانن بەم شێوازە ناکرێت مامەڵە لەگەڵ پرسی پیشسازیدا بکرێت تەنیا بە گوێرەی پێویستی و بەرهەمی کۆمەلگەکە. شارەوانی ئازاد جیا لەوانە دەوێت بە شێوازێکی پراکسیس یاخود دەتوانین بڵێن تیۆرێکی هەرە سیاسی پراکتیکی مۆڕای بۆکچینە بۆ جێبەجێکردنی کردارەکی تیۆریەکانی بۆ جێبەجێکردنی ئیکۆلۆژیای کۆمەڵایەتی و ئیکۆلۆژیای ئازادی لە ناو کۆمەڵگەیەدا بەمبەستی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان دوجار کێشە ژینگەیەکە هەر هەمووشیان مەبەستی ئەوەیە دووبارە مرۆڤ بە سروشت ئاشنا بکاتەوە دووبارە مرۆڤ لە نێو سروشتا هاوسەنگ بکاتەوە وەکو ئەوەی کە دەڵێن جیاوازی بکاتەوە لە مرۆڤ سنتەریەوە و جیاوازی بکات لەوەی کە مرۆڤ سەرداری سروشت بێ کە درێژدێژەکان بۆ سەر سروشت پەرە پێ بدات تەنها شارەوانی ئازاد بەو مەبەستە جێبەجێ دەکرێت کە بە شێوەیەکی پراکتیکی مرۆڤ دووبارە بگەڕێتەوە ناو سروشت و هاوسەنجی لەگەڵ سروشتا بەدەست بێنێتەوە ئەمەشان بەچی دەکرێت لە تێزەکەیدا ئەگەر بەو شێوازە لی بڕوانین ئەو پێی وایە بە دروستکردنی شاری گەورە یاخود دەسەڵاتێکی گەورە یاخود دەسەڵاتێکی دیموکراسی ئەوەی کە هەیە پەرلەمانیان نوێنەرایەتی ئەو کێشانە چارەسەر ناکرێت بەڵکو دووبارە ئەگەر بێنەوە باسلەوەی بکەین باس لە دروستبوونەوەی کۆمەڵگا دەکات بە شێوەیەکی ئەنجومەن ئاسا بە شێوەیەکی کۆبوونەوەی گشتی ئاسا کە دەتوانین نایبنێت بە نمونە
ئێستا هەروەک پێشتر باسمان کرد ئەنجومەنی بچووک بچووک دروست ئەکرێ ئەوە تیۆری سیاسەکەی لەو ئەنجومەنە بچووک بچووکانە خاوەن بڕیاری خۆیانن لە هەموو کۆبوونەوەکاندا بەشدار دەبن لە بڕیارە گرنگەکاندا بەشدار دەبن لە مافی بڕیارداری ژیانیاندا بەشدار دەبن لە مافی ئازادبوون و مەسەلە ئازادیەکاندا بەشدار دەبن دواتر دێتە سەر مەسەلەی ژن کە دەیەوێ دووبارە ئەو چینایەتیەی کە لە مێژوودا بە پێ قۆناغە مێژوویەکانداکەیە پیاوسالاری نێڵێت و دووبارە ژن هاوسنگ بکاتەوە لەگەڵ پیاو وەکو یەکەیەکی یاخود وەکو بەشێکی گرنگی ناو کۆمەلگا لێی بڕوانێ کە خاڵێکی زۆر گرنگە هەڵوەستەی لەسەر دەکات بە هەموو ئەو بەرنامە ڕێژیانەی کە بۆکسین دایدەڕێژێ بۆ دووبارە بنیادنانەوەی کۆمەلگایەکی ڕێکخراو مەبەستی چارەسەرکردنی کێشە ژینگەیەکانە یاخۆ قەیرانە ژینگەیەکانە کە بەرۆکی تەواوی جیهان و سروشتی گرتووە. فکرەی مۆرای پۆکچینیش لەسەرم سەرچاوە دەگرێت سەرەتا بە ڕەخنەگرتن لە نێو سیستەمی سەرمایەداریدا. ئەو ئابووریە کە لە نێو سیستەمی سەرمایەداریدا ئابووریەکی مولکدارێتیە، ئابووریەکی قازانجوستە، ئابووریەکی پاوانخوازیە. لە نێو ئەم ئابووریەدا دەکرێت بۆ نەتۆ لە نێو یەک شاردا دەیان کارگەت هەبێ بێ ئەوەی ڕەچاوی هیچ پێوەرێک هیچ مەرجێکی ژینگەی بکەیت. ینی گرنگی بۆ نادرێ بۆن ئەم دووکەڵی ئەم کارگانە یان ئەم بەرهەمەی کە لەم کارگیان دەکەوێتەوە ئەم زبل و پیسی خۆشاکە هەتا ئەم زەوەیە کە بۆ کارگەکە دابین دەکرێت هیچ حساب بۆ ناکرێت کە کارگەری دەکاتە سەرژنگە. بەڵام لە ڕوانگەی مۆرای پۆکچین وەکو چەمکێک گەر مەژەی پێ بدەین لە فکرێوەدا ئابووریەکی ئیکۆلۆژیانە ئابووریەکی ژینگەیانە پێشنیار دەکات. چۆن تۆ کاتێک کە کارگەیەک وەکو پێداویستێک بۆ مرۆڤی ئێستادا دابین دەکەیت دەبێت ئەم کارگەیە یان ئەم کۆمپانیایە ئەم دەستگایە لە نێو چەندان مەرجێکدا بێ ئەم مەرجانە هەموو ئەم پێوەرە ژینگەیان خۆ بگرێت بەنە تۆ ئەم پیسی ئەم دووکەڵیان ئەم بەرهەمە پاشماوانێک کە لەم کارگەیە لەم کۆمپانیا دەکەوێتەوە چۆن بتوانین لە ڕوانگەیەک چارەسەر بکەینە بێتە زیان بۆ سەر ژینگە چونکە ئەمە دەکەوێتەوە چوارچێوەنی ئەم شارە و زیان بە مرۆڤایەتیش دەگەێنێت. بۆیە لە مۆرای پۆکچین پێشنیارەوە دەکات کە ئێمە بۆی خۆ لەو پارێزین ئابووریەکی هەرەوە زیانە ئابووریەکی سوودبەخش ئابووریەک نەک زیاد بەخش بۆنە تۆ شارێک پێویستی بە ڕۆژانەی بە 100 تۆن خواردن هەبێت تۆ پێویست ناکە لە یەک ڕۆژدا بە ملیۆنان تۆن خواردن بەرهەم بێنی کە ئەتون لەم کاتێکی دیاریکراودا دەکرێت چەند ساڵی دواتردا ئەم ژیگەی نتوانێت ئەم خواردنە ئەم بەرهەمە بداتە دەست مرۆڤ تۆ کە لە کاتێکدا لە پێناو قازانجە پێناو پارەیەکی زۆردا سامانێکی زۆردا هەستی بە دروستکردنی ئەم کارە. بۆیە ئابووری ئیکۆلۆژی ئابووریەکە سەرف یان بڵێن تەواو ڕەچاوی پێوەرە ئیکۆلۆژیەکان ڕەچاوی مەرجە ئیکۆلۆژیەکان مەرجە ژینگەیەکان دەکات بەبێ ئەوەی هیچ زەرەر و زیانی بخاتە سەرەوە. بە تایبەتیش ئێمە ئێستا دەزانی زۆربەی سەرچاوە کانزاییەکان لە ئێستادا یەکێک لە هەرە پرسە گرنگەکانە بۆ کۆکردنەوەی سەرمای زۆر بۆ ئابووری وەکو نەوت وەکو غاز نەولاتێک لانەی ڕۆژانە پێویستی بە 10,000 بەرمیل بێ بەڵام لاانێ لە یەک ڕۆژدا بە 10,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێت کە مەشکاریگەری خراپ دەکاتە سەرژینگە. ئەو ڕاستە و خۆ دێت تیۆرێکی تازە جیاواز لە تیۆرەکانی کە هەروەک گوتم ناوی دەنێت دیموکراسی ڕاستەوخۆ. ئەو دیموکراسی ڕاستەوخۆیە بە چیدا بەشدا بە بەشداریکردنی تەواوی هاوڵاتیان لە بڕیارە سیاسیەکاندا لە بڕیارە ژینگەیەکاندا لە بڕیارە ئازادیەکاندا لە بڕیاری بەڕێوەبردندا هەر هەمویان یەکسان دەبن هەر هەمویان بەشدار دەبن ئەو بەشداریە وا دەکات ئەو چینایەتیە نەمێنێ ئەو هەرەمیە دەسەڵاتیە نەمێنێ ئەو بەرزی و نزمیە لەسەرەوە بۆ خوارەوە نەمێنێ. کەواتە ئەگەر ئێمە توانیمان ئەو چارەسەرە بدۆزینەوە لە نێوان مرۆڤەکان وەتانیمان ئەو چارەسەرە بدۆزینەوە لە نێوان بڕیارە سیاسیەکانی کە لەنەوە کۆمەلگایەکدا دەدرێت ئەو کاتی دەتوانین ئەو کێشە ژینگەیەکانەوە چارەسەر بکەین چونکە کەسێک سەردار نییە کەسێک لە سەروی هەمووانەوە نییە باڵا بێکەوە دەست درێژی بەرەو سینگەی سروشتی بکات بەڵکو بە پێی بڕیاری هەمووانەوە بڕیار دەدەن لە بوارەی دروستکردنی بە نمونە بینایەک ئەو بینایە تا چەند مەسلەی ژینگەی لە خۆ دەگرێت. دەتوانی کێشەکە بە دیموکراسی ڕاستەوخۆ بە دروستکردنی کۆمیۆنەکان بە دروستکردنی ئەنجومەنەکان ئەوە چارەسەری تەواوی قەیرانە ژینگەیەکان بدۆزێتەوە لە ڕوانگەی بۆکچینەوە.
ئەمەی کە پەیوەستە بە پرسی ژن و ژینگە ئەگەر بڵێن بۆچی ئەم جیاوازیە بۆچی دەڵێن ژن و ژینگە لە درێژایی چەندان هزار ساڵە گە بڵێن لەگەڵ دروستبوون یەکەمین شارستانیەتدا یەکەمین سیستەمی پەیکەربەندی دەوڵەت و دەسەڵاتدارەتیدا کە مرۆڤ زاڵ دەبێت بەسەر ژنە چکە بەر لەوە مێژوێک هەیە مێژوێک کە پێی دەوترێت چاخی نیوەڵەتی کۆمانە ژن لەوێدا وەکو زۆرێک لە دەسەڵاتدارەتی ئەگەر ناویشنێ دەسەڵاتدارەتی ئەم پەیوەندیانە کە هێشتا لە چوارچێوەی ژندا بوون پەیوەندیەکی سروشتیانەوە و پەیوەندیەکی ژینگەیانە بوو لەبەرچی لەبەر ئەوەی ژن دایکە ئەم ژنە دەتوانێت چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکانی خۆی بکات مان شێ مامەڵەیەکی سروشتیان لەگەڵ ژینگەش بکە ژن وەک یەکەمین دۆزەرەوەی کشت و کاڵێکم دۆزەرەوەی ئابووری دەزانێت چۆن پەیوەندیەکی هاوسەنگ لەگەڵ ژینگەدا دروست بکات و چۆن مامەڵەیەکی هاوسەنگانە لەگەڵ ژینگەدا بکات بەبێ ئەوەی قازانجیز بێ بەبێ ئەوەی پاوانخواز بێ بەبێ ئەوەی بێتە هۆکار بۆ تێکدانی ئەم ژینگەیە لە ڕوانگەی مۆرای پۆکچین ئەم چارەسەرکردنی ئەم کێشانەی ژینگە شەر پێویست دەکاتەوە پرسی ژن بۆچی چکەم هەتاوەکو ئەم پەیوەندی کە لەسەر حسابی لەسەر حسابی ژندا بنیان نراوە دەسەڵاتدارێتێک بنیان نراوە لەسەر چەسانەوەی ژن دوورخستنەوەی ژن لە ئابووری دوورخستنەوەی ژن لە بەڕێبەراتی لە کارکردندا وای کردوم کێشە ژینگەیانە زیاتر سەرچاوە بگرن زیاتر بەر بڵاوتر بن لەبەر ئەوەی پیاو ئەم عقلێتە پیا و ساڵارێتی ئەم عقلێتە دەوڵەت و دەسەڵات خوازی و پاوان خوازیە هەمیشە چاوی لەوەیە زیاتر قازان بکە زیاتر ببینێ بەڵام ژن ئەم جۆرەی نیە بۆیە لە ڕانگەی وەرای پۆکچین دەبێ مەسەرەتا لەم چارەسەرکردنی کێشەی پرس کێشەی ژن دەست پێ بکەین بۆی بتوانین کێشە ژینگەیەکانیش چارەسەر بکرێت لە پراکتیزەکردنی بیر و بۆچوون و هزرینەکانی بۆکچین نمونەی بەرچاو ڕوونان لە بەردەستە دەتوانین لێرە ئاماژەی بێ بکەین کاتێک بۆکچین لە ڤێرمۆنت لە ئەمریکا ئیکۆلۆژیای کۆمەڵایەتی دروستەکە هەر لە هەمان شاردا خەریکە ئیکۆلۆژی کۆمەڵایەتی یاخود ئەو کۆمۆنانە سەرکەوتوو دەبن و دەبنە ڕێبازێک ناتوانین ئەوەی بە 100% بڵین جێبەجێکراوە وە لە ئیتالیا بە هەمان شێوە کە جانێت بێ هەڵ ئیشی لەسەر دەکا بەڵام دیسان ناتوانانی بڵێن 100% بەڵکو ئەوەی کە جێبەجێکراوە تەواوی بیرۆکەکان دەتوانین بڵێن جێبەجێکراوە و ناتوانین وەکو ئۆتۆپیا یاخوەکو تیۆر بمێنێتەوە لە کردارەچیدا دەتوانێت چارەسەرەکانی بەرچاوخەین و بیدۆزینەوە ئەویشان لە ڕۆژ ئاوای کوردستانی خۆمانە کە بە تەواوەتی دەتوانین بڵێن بیر و بۆچوونەکانی مۆڕای بۆکچین لەوێدا جێبەجێکراون بە دروستکردنی تەواوی ئەو بەرنامە ڕێژەی کەوادای دەڕێژێت لە هەر سێتێزەکەی ئیکۆلۆژی کۆمەڵایەتی و ئیکۆلۆژی ئازاد و شارەوانی ئازادی خواست. تێز و فەلسەفەی مۆرای پۆکچین بۆ ژینگە بوو بە سەرچاوێک ینی بۆی بیرمەندان و فەلسفانی پاشتری خۆشی بتوانن سوودی لێوەربگرن و بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان بەکاربێنون یەک لەو بیرمەندانە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە کە زۆر سوودی لەم تێزەکانی مۆرای پۆکچین وەرگرتووە و بە هەندێک خاڵی هاو بەش بە هەندێک خاڵی جیاواز توانیوەتی فەلسەفەکەی و ینی تێزەکانی وەرگێت و لە چوارچێوەی فکر و فەلسەفەی خۆیدا جێگەی بکاتەوە بە نمونە لە چوارچێوەی ئابووری ئیکۆلۆژیانە بەڕێز عەبدوڵڵا زۆر بە جوانی بە تەواویەوە خۆی بە نمونەگەڵ بڵێن بە هەندێک خاڵی جیاواز و پەرەپێدان بەم تێزەی ئەو توانیوەتی پەرە بەم ئابووری ئیکۆلۆژیە بدات بنە لە چارەسەرکردنی پرسی ژن و ژینگە لە چارەسەرکردنی لە نێو شاری ئازاددا بە نمونە کانتۆنەکاندا لە ئابووری پرسە ئابوووریەکاندا دروستکردنی کۆمین و گروپ و ئەنجومەنەکانی گەڕک و کۆڵانەکاندا ئینجا تا دەگات بە ئەنجومەنی شارەکاندا تا دەگات بە سەری سەرەوە واتە ئەمە درێژ دەبێتەوە لە ئەندامێکی سادەنی هەر کۆمەلگەدا گوندنشینێک شارنشینێک کەسێک کە نێو کۆڵانێکدایە هەر هەمووی دەتوانێت پەیوەندیەکی سروشتیانە لەگەڵ ژینگەدا و لەگەڵ یەکتریدا و دروست بکەن بۆی بتوانن پەیوەندیەکی هاوسەنگ لەگەڵ ژینگەدا دروستکەن بۆی دەتوانین بڵین کاریگەری بۆ چوونەکانی مۆرای پۆکچین لەسەر ئۆجەلان کاریگەریەکی زۆر پۆزتیڤ بووە بەڕێز عەبدوڵڵا توانیوەتی زۆر باشی ئەم بخاتنی چوارچێوەی فەلسەفەکەی خۆیدا ئێمە لە نمونەی ئەوەشدا لە ڕۆژاوای کوردستان ئەمە دەبینین کە چۆن کاریان کردووە لە ڕوانگەی ئابووریەکی ئیکۆلۆژیانە لە ڕوانگەی دروستکردنی گروپی کۆمین و گروپی هەرەوەزیدا من وەکو دەرچوویەکی فەلسەفە ئێستا توێژینەوەیەکم ئەنجام داوە کە ناونیشانی ماستەرنامەکەمە و بە پێویستم زانیوە بە ناونیشانی فەلسەفەی ئاکاری ژینگەییە لە دیدی مۆڕای بۆکچیندا
ویستومە ڕاستیەکەی کێشە ژینگەیەکان بە هزرینە فەلسەفیەکانەوە ببەستمەوە و ماستەرنامەکەم پێم وایە گرنگیەکی زۆر باشی دەبێت بۆ تاکتاچی نێو کۆمەلگەی کە یاخود ئەوانەی کە ژینگە دۆستن یاخود ئەو ڕێکخراوانەی ئەو کەسایەتیانەی دەیانەوێت کە سەرکردایەتی لە ڕێکخراوە ئیکۆلۆژیستەکان بکەن پێویستە بیخوێننەوە چونکە من پێم وایە پێکبەستێکی باش لە نێوان هیزرینە فەلسەفیەکان و کێشە ژینگەیەکانەوە لە ناو ماستەرنامەکەمدا ئاماژەم پێداوە و بۆیە پێم باشە تاکەکان بیخوێننەوە بۆ ئەوەی لە ڕوانگەی هزرینەوە لە ڕوانگەی فکریەوە بسنە ناو بابەتە ئیکۆلۆژیەکان و بتوانن لە کێشە ژینگەیەکانەوە لە نێوان فەلسەفە و ژینگەدا چارەسەریەک بدۆزنەوە بۆ قەیرانە ژینگەیەکانی ئێستا. بێگومان ئێمە لە سەردەمێک دابوونە کە قەیرانە ژینگەیەکان و کێشە ژینگەیەکان باڵی بەسەر تەواوی ژینگەدا کێشاوە هەرێمی کوردستانش بە دەرنیە لەمە مەگرە دەتوانین بڵین لە زۆر لایەنەوە زۆرترین کێشەی ژینگەی هەیە ئەم کێشە ژینگەیانە تەنیا لەنێو ژینگەدا خۆی نابینێتەوە بەڵکو لە نێو ڕێکخراوە ژینگەیەکاندا لە نێو ئەکادیمیاکاندا لە نێو دەستگا پەروەردەیەکاندا ئەم کێشانە بوونیانەیە بۆ ئێمە بتوانین سوود لە بیر و بۆچوون و ینی بڵین تێزەکانی مۆرای پۆکسین وەربگرین پێویستە بە چەندین شێوە کار بکەین بەنمونەوەکو هەبوونی ئەکادیمیا ئیکۆلۆژیەک وەکو هەبوونی بابەتی ژینگە لە نێو دەستگا پەروەردەیەکاندا چ لە باخچی ساوانەوە بیگرە هەتا دەگات بە خوێندنگەکان و دواتر بچێتە نێو زانکۆکان چونکە ئێمە بەدەگمەن دەبینی لە هیچ شێکی لە زانکۆکاندا بۆ نەک لە قوتابخانەکانە تەنانەت لە زانکۆکانشدا بابەتی ژینگەی بوونی نییە ئێمە پێویستە بۆ ئەوەی ئەم بیرۆکانە توانین سوود لێ وەرگرین لە ئەکادیمیاکاندا لە بواری چاپ و بڵاوکردنەوەدا بە کتێب بە وتار بە نامیرکە بە چەند هەر شێوازێکی بڵاوکردنەوە بێ بتوانین سوود لەم بیر و بۆچوونانە وەربگرین ئەمەش بۆچی لەبەر ئەوەی کە تێزەکانی مۆرای پۆکچین یەکێکن لە هەرە تێزە نوێترەکان لە هەرە تێزە زۆر باشەکان بۆ چارەسەرکردنی کێشە و پرسە ژینگەیەکان ئەمەش بەکاری وەرجێڕان بەکاری نووسین بەکاری هەرەوە زیگر و پاتی لە نێو ڕێکخراوە ژینگەیەکاندا چونکە ئێمە لە باشوور دەکرێت دەیان ڕێکخراوی ژینگەیمان هەبێ بەڵام ئەم ڕێکخراوە ژینگەیەکان تەنیا خەریشی یان بڵین مژوولی هەندێک کاری ڕووکەشین بەبێ هەبوونی هیچ بانگراوندێکی فکری فەلسەفی لە پشتیانەوە بۆیە کاری ئەم ڕێکخراوانە تەنیا کاری بەردەم کامیڕەیە هەندێک کاری ڕۆتیناتی هەڵگرتنەوەی چەند پارچە کاغەزێک و شتێکە ئەمە دەزانین بەم شتانەی مە ناتوانین چارەسەری پرسە ژینگەیەکان بکەین بۆیە پێویستمان بە بانگراوندێکی معریفی بانگراوندێکی فکری فەلسەفی هەیە بۆی بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین ترەمە لە خۆی لە ئەکادیمیا دەبینێتەوە خۆی لە دەستگا پەروەردەیەکان خۆی لە کاری نووسین وەرجێڕانەوە دەبینێتەوە هەر شتێکەکەدا لە ڕووی فەلسەفیەوە هیچ تاکێک لە نێو هەر کۆمەلگایەکدا بێت ناتوانێت بەبێ فەلسەفە هەنگاو هەڵگرێت چونکە فەلسەفە بنەمای فکرە بنەمای ژیرە بنەمای ئازادیە بنەمای هەنگاونانە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆیە ئەمە ویستمانە کێشە ژینگەیەکان کە قەیرانی گەورن کە قەیرانی جیهانی کە مرۆڤایەتیەوە بەدەستیانەوە دەنانڵێت ئەم قەیرانانە ناتوانین بە شێوەیەکی سەرزارەکی یاخود بە شێوەیەکی ئەو زانستیە چونکە زانستیەکە زۆربەی بوارەکانی کە ئەوە نییە کە لە زانست کەم بکەینەوە بەڵام ئەو لە زۆربەی لایەنەکانی مرۆڤ لە بەرچاو ناگرێت کە پێویستە بە تەواوەتی لە ڕووی هزریەوە لە ڕووی فەلسەفیەوە مرۆڤ ئەو لایەنانە لە بەرچاو بگرێت بۆیە لە بوارە ژینگەیەکەشەوە پێویستە ئێمە تەواوی ئەو بیر و بۆچوون و کزرینە فەلسەفیانە بخوێنینەوە کە دەربارەی ئیکۆلۆژی و دەربارەی سروش بەگشتی کە تێزیان هەیە و لەسەریەوە دەوەستن بە نمونە ئێستا قوتابخانەی فڕانکفۆرتیمان هەیە کە بە تەواوەتی ڕۆدەچێتە ناو پەیوەندی ژینگەی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە کە پێویستە ئێمە لەسەری بوەستین یاخود ئەگەر بێت و ئێمە باس لە بیر و بۆچوونە هزرینەکانی سپینۆزای فەیلسوف بکەین بە تەواوەتی ژینگە و مرۆڤ هاوسەنگ دەکاتەوە بە ژینگەخوایی و یاخود خواژینگەیی یاخود ئەگەر بە گەورەترن لێ بڕوانین دەڵێ خوا سروشتە و سروشت خوددایە ئەوە پەیامێکی گزرینی قوڵ لە خۆی دەگرێت کە ئێمە دەتوانین بەم پەیامەی سپینۆزا تەواوی کێشەکانی سروشتارە سەر بکەین بە شێوەیەکی هزری بۆیە پێویستە هزر کاریگەری هەبێت بە تایبەتی لەسەر تەواوی کێشەکان ئێستا بە تایبەتی کێشە ژینگەی و ئیکۆلۆژیەکان لەبەر ئەوەی ئەمە پێمان وایە ئەو کێشانە کێشەی جیهانین کێشەی مرۆڤایەتین وا حزبیش هەمیشە بە تایبەتی فەلسەفە لە خەمی چارەسەرکردن و ڕزگارکردنی مرۆڤەکان بووگە لە دەست ئاریشە و کێشەکان ئەمە بە فەلسەفەش نەبێن ناتوانین چارەسەری تەواوی پرسەکان بکەین
ڕەنگە بتوانین ڕووکەشیانە بەرەو بابەتەکە بڕۆین ڕووکەشیانە بڵێن کێشەکە ئەوە چارەسەر دەکرێت بەڵام کاتێک تێزێکی فەلسەفی دەخرێتە ڕووەک ئەوەی باسماکرد لە قوتابخانەی فرانکفۆرتی یاخود ئەوەی باز دەکەن کە مۆڕای بۆکسین دەیخاتە ڕوو یان ئیکۆلۆژیستەکان دەیخەنە ڕوو بە تایبەتی لە ڕوانگەی هزرینەکەیەوە ئێمە دەتوانین لەو ڕوانگەیەوە بە تەواوەتی لە ڕووی هزرینی فەلسەفیەوە کێشە ژینگەیەکانەوە چارەسەر بکەین بۆیە پێویستە فەلسەفە ئامادەکاری هەبێت لە تەواوی لە ناو تاکەکان و لە تەواوی ڕێکخراوەکان و لە تەواوی زانکۆکان بۆ زیاتر پەرەسەندن و بۆ زیاتر دروستکردنی چوارچێوەیەک بۆ ئەوەی بتوانین کێشەکان چارەسەر بکەین بە تایبەتی کێشە ژینگەی